جوان هەوادارانی ئەنیمێ دەمێک کە داوای ڤیدیۆیەکم لێ دەکەن لە کورتەکلاکێتی ئەم جارە دە لە بەناوبانگترین و باشترین فیلمە ئەنیمەکانتان پێدەناسێنین. من بیر عومەرم با دەست پێ بکەین. لە پلەی دەیەم فیلمی کیکیز دلیڤەری سێڤر ساڵ 1989 بڵاوکراوە نمرەی 7.8 بەدەستێناوە. لە پلەی نۆیەم فیلمی ناواسیکا of the Valley of the Wind ساڵ 1980 بڵاوکراوە نمرەی 8 بەدەستێناوە. لە پلەی هەشتم فیلمی کاسل in the sky ساڵ 1986 بڵاوکراوە نمرەی 8 بەدەستێناوە. لە پلەی حوتەم فیلمی ئەکیرا ساڵ 1988 بڵاوکراوە نمرەی 8 بەدەستێناوە. لە پلەی شەشەم فیلمی مای نەیبەر تۆتۆرۆ ساڵ 1988 بڵاوکراوە نمرەی 8.1 بەدەستێناوە. لە پلەی پێنجەم فیلمی هاولز موڤینگ کاسل 2004 بڵاوکراوە نمرەی 8.2 بەدەستێناوە. لە پلەی چوارەم فیلمی پرنسس مۆنۆنۆکی ساڵ 1990 بڵاوکراوە نمرەی 8.3 بەدەستێناوە. لە پلەی سێیەم فیلمی یۆر نەیم 2016 بڵاوکراوە نمرەی 8.4 بەدەستێناوە. لە پلەی دوام فیلمی گرێیڤ ئۆف ذا فایرفلایز ساڵ 1980 بڵاوکراوە نمرەی 8.5 بەدەستێناوە. و بێگومان لە پلەی یەکەم فیلمی سپریتد ئەوەی 2001 بڵاوکراوە نمرەی 8.6 بەدەستێناوە. ئایا وەکو ئۆتاکۆیەک چەند لەم فیلمە ئەنیمە یابانیەتان بینیوە و کامەلاتان باشترینە لە کۆمنتاوان بنووسن بەڵام لای دەگەن لایکیان بڕگێ بکەن و لە هاوڕێکانتان شێریکەن و فۆڵۆی هەژماریش لای دەگەن. من میر عومەرم لە کورتەکلاکێتەوە. سەلام عەلەیکوم.